بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە هەموو کاتێکتان شاد من ناسکە زادەم و فەرمونون لەگەڵ بەرنمەیەکی نوێی ژیانی جیرانە. ئایا دەتوانیت هەتا سەر لەگەڵ هاوسەرەکەت بە خۆشی و کامەرانی بژیت؟ ئامارەکان لە ئەمریکا نیشانی دەدەن لە 150 هاوسەرەکان جیا دەبنەوە. فەرمونون سوود لە نهێنیەکانی ئەم سێ خێزانە بۆ ئەمە بەستا وەربگرن. توێژەرەوان دەڵێن کاتێک خۆشەویستی هەبێت ئەوا دەکرێت بەردەوامی بە ژیانی هاوسەرگیریەتی بدرێت. ئەڵێنم بۆ تۆ ئەوەیە هەتا سەر هەر تۆم خۆش بوێت. ئەو خۆشەویستیە لە نێوانماندا کە هەرگیز تەواو نابێت. ئەو ژیانی منە. هەمومان دەمانەوێت خۆشەویستیەکەمان تا سەر بێت، بەڵام چۆن ئەمە دەکرێت؟ سەبارەت بە ستیڤن و شەرلی کورلند سەما بۆ ماوەی 21 ساڵ هاوسەرگیریەکانی شاد کردووە. شێرلی نووسەری کتێبی هاوسەرگیری هەمیشەیە لە ناو کتێبەکەی گفتوگۆی لەگەڵ 75 کەس کردووە کە زیاتر لە 50 ساڵە هاوسەرگیریان پێکەناوە. باشترین ئامۆژگاری ئەوانیش بۆ ئێمە کاتێک لە خەو هەڵدەستی بڵێ چۆن ژیانی ئەو کەسەی تر باش بکەم. ئەگەر ئەمە بکەیت ئەوە هاوسەرگیریەکەت بەردەوام دەبێت. ساندی و کۆری لە یەک تێگەشتنیان لەسەر مەسەلا سەختەکان لە ڕێگەی نووسینی یادەوەری پەیوەندیەکانی هاوسەرگیریەوە دەکەن. لە پەیوەندی ئێمەدا ئەمە گرنگە، چونکە هەموو کاتێک وا هەست ناکەیت قسە بکەیت، بەڵام ئەگەر ئەوەی لە مێشکتدایە بینووسی بەم شێوەیە دەتوانیت کەلێنەکانی نێوانمان کەم بکەینەوە. خۆشی و لە یەک تێگەیشتنی نێوان فیلیس و ستاندلی کاپلنز وای کردووە هاوسەرگیریەکەیان بۆ درێژایی 6 ساڵ بە بێگرفت تێپەڕ ببێت. پێم وایە ئەو هەروە قۆز بووە، هەرگیز قژی نەڕووتاوەتەوە. ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ ماوەی 6 ساڵە بەیەکەوە بمێنینەوە. تاوەکو زانستیش سەلماندوویەتی دەکرێت خۆشەویستی بەردەوام ببێت. توێژەرەوان شیکردنەوەیەکی مێشکی هاوسەرەکانیان بەراورد کردووە ئەوانەی لە قۆناغی سەرەتایی خۆشەویستیان و وەکو ساندی و کۆری و وا بەراوردیان کردوون لەگەڵ ئەو هاوسەرانەی دەمێکە بەیەکەون وەکو کاپلنز و دۆزیویانەتەوە ئەو بەشەی مێشک کە بەناوەندی پاداشت ناسراوە ڕووناک بووە کاتێک وێنەیەکی خۆشەویستەکەیان نیشاندراوە. ئەمەشەوە دەگەیەنێت خۆشەویستی و ڕۆمانس دەکرێت هەموو ژیانت بەردەوام بێت.